هەندێک لە چالاکی مافی ژنان پێیان وایە کە دەسەڵاتداران و پارتە سیاسیەکانی هەرێمی کوردستانی عێراق وەکو جاران داکۆکی لە ماف و ئازادیەکانی ژن ناکەن و لەگەڵ کرانەوەی کۆمەلگای کوردی بەرەو جیهاندا هێشتا پێشێلی مافی ژن دەکرێت. چەند ئەم بۆ چۆنە ڕاستە؟ خانم تارە حوسێن هاوسەرۆکی تەفگەری ئازادی لە سلێمانی ڕاستەخۆ لەگەڵماندایە. تارەخان زۆر سوپاس بۆ کاتی جەنابەت. ئەم بۆ چۆنە ڕاستە؟ لە ئێوە بینەرەکانتان زۆر سپاس بۆ ئێوەش بە ئەو دەرفەتە. لە ڕاستیە بە باوەڕی من ئەو بۆ چوونە دروست وایە و هەندێک ڕەنگە من زیاتریش بڵێم لەوەی کە ئەم هێزانەی کە دەسەڵاتدارن لە باشووری کوردستان خۆتان نەزانن چەند هێزێک یعنی دەسەڵات و حکومڕانی باشووری کوردستانیان بەدەستەوەیە کە نەک پێشتر باش بوون و ئێستا خراپترن، بەڵکو ئەتوانین بڵێن پێشتر خراپ بوون ئێستا خراپترن. باشیمان لە ئەم دەسەڵاتە بۆ دۆخی ژن بۆ باوەڕی بوون بە تواناکانی ژن و پێشخستنی مافی ژن و دۆخی ژن. تارەخان هۆیەکان بڵێ بە باوەڕی من هۆیەکان هۆی بنگەی مێژووی قۆڵن بەڕاستی و پێم وایە کە گرفتەکە لە عەقلیەتدایە، لە ذهنیەتدایە، لە باوەڕیدایە. من پێم وایە عەقلیەتی کە حکومڕانی دەکات لە باشووری کوردستان عەقلیەتی پیاوە، هەڵبەتە پیاو بەمانە بایۆلۆژی و ڕەگەزیەکەی نا، بەڵکو بەمانای ئەوەی کە ڕێگێکی دەسەڵاتداری، سەرمایەداری، ڕەگەزگەرایی لە خۆیدا کۆ کردوێتەوە بە سیستەمی کردووە کە ئەمە مەترسیەکی جدیە بەرامبەر بە هەبوونی ژن و مافی ژن و تواناکانی ژن. و ئەم عەقلیەتە بە باوەڕی من چاوەڕوانی ئەوەی لێ ناکرێت تا ینی دەرفە دروستکا بۆ ئەوەی کە ژنان ببن بە ئیرادەی خۆیان. ینی مەبەستمەوەیە تەوەری ژن بەجیا باسەکەین هەڵبەتە، بەڵام تەوەری دەسەڵات من پێم وایە کە ئەو دەسەڵاتە بۆ خۆی لەسەر بنگەی عەقلیەتی دەسەڵاتداری پیاوسالاری وەکۆڵێ قاچی خۆیدا تەقاندووە لە سیستەمدا و بەو عەقلیەتە ڕەگەزگەراییە پیاوسالاریە حکومڕانی دەکات لە چوارچێوەیەدا بە دڵنیایی مافی ژن بەدەستەبەر نابێت. ئێمە دەبینین لە هەندێک کۆمەلگا هەر چەندە کۆمەلگاکان تا ڕادەیەک دواکەوتون، بەڵام دیسانەوە خانمان ژنان توانویانە ڕۆلی خۆیان ببینن. بەڵام ئێستا دەمێ پرسیاری ئەوە لێ بکەم تارەخان، ئێستا لەم کاتەدا مافەکانی ژن لە چیا دەبیڕێ و لە چ شوێنێکە لە چ بوارێکە مافەکانیان پێشێل دەکرێت؟ بەڵێ بە باوەڕی من کۆمەلگای کوردی لە هەزاران ساڵ پێش ئێستاوە هەتا ئەمڕۆ ژنی کورد هەمیشە ئەو عەقلیەت و سیستەمە باوە دەسەڵاتداری قبوڵ نەکردەوە، بە شێوەیەکی بەردەوام تێکۆشانی بەرامبەر کردووە، بەرخۆدانی کردووە، بەڵام لە شوێنێکدا سەرکەوتووە لە شوێنێکدا ماوە بەرامبەر بەو ذهنیەتە باڵادەستانە ڕەنگە نەیتوانیوێ سەرکەوتوو بێ. ئەوەی کە لە دەڤەرەکەی ئێمەیە ئێستا هەیە. من ئەگەر بە تایبەت باسی باشووری کوردستان بکەم کاک دەخیل، بەڕاستی کۆمەڵکوژی ژنان بەڕێوە دەچێت و ئەوەی کە باسی پارتە سیاسیەکان نییە، ئەوەی کە باسی ژنانی کە لە ینی پێگەی دەسەڵاتدا جێگەیان کردووە باسی نییە، باسی ئەم کۆمەڵکوژی ژنانە. ینی ئێستا بە ناوی ناموسەوە ڕۆژانە ژنە بێ بە قوربانی. مەبەست کۆمەڵکوژی ژنان، مەبەست بە کۆمەڵکوژی ژنان چییە؟ ئەگەر بم بە کورتی ڕوونکەیتەوە چکە وشەیەکە هەموو ڕۆژێک ژن نەکوژرێت. یعنی تۆ دڵنیاتەکەمەوە کەم ڕۆژ هەیە کە ژن لەم باشووری کوردستانە نەکوژرێت. ئەو داتایانەی کە دەسەڵات بڵاوێکاتەوە هیچ کاتێ جێگەی باوەڕ نین و ئەوە داتای حەقیقی نین کە لە هەرێمی کوردستان بڵاوە بێتەوە، چونکە زۆرینەی ئەو قوربانیە ژنانە ناکەونە دەمی ڕاگەیاندنەکان و ناکەونە بەردەستی ڕێکخراوەکانی ژنان، بەڵکو بە شێوەیەکی شاراوە دواتر داتایەکی ڕووکەشی نیشانی کۆمەلگا دەدرێت و بەرامبەر بەڕای گشتی ڕائەگەیەندرێت. بەڵام لە ڕاستیە ڕۆژ نییە کە ژن نەکوژرێت، کە ڕۆژ نەبێ ژن نەکوژرێت کەواتە ساڵانە قوربانیەکی زۆر گەورەیە. ئەمە کۆمەڵکوژی ئێستا لەسەر ژنان بەڕێوە ئەچێت بە ناوی ناموسەوە، بە ناوی جیاجیاوە و ئەوەی کە لە بەرامبەر خۆی بەرپرسیارە بینێ بەڕاستی دەسەڵات نییە. دەسەڵات هیچ کاتێک نەیاساکانی توانیوێتی لە خزمەتی مافەکانی ژندا بێ مافی ژن وەربگرێتەوە، دەسەڵاتە دادوەرەکەی وەکوتم نە دەسەڵاتە سیاسیەکە کاری بۆ وەرگرتنەوەی مافی ژنانی قوربانی نەکردەوە، کاری بۆ پێشگرتن بە کوشتنی ژنان نەکردووە. باشە ئەم دەسەڵاتدارانە ئەبێ پابەندی چی بن بۆ ئەوەی مافەکانیان مافی ژن بپارێزرێ یان ئازادیەکانی ژن مسۆگەر بکرێ بە یاسا، بە گۆڕینی بەرنامەکانیان چۆن دەکرێت؟ بەڵێ هەڵبەتە بەر لەوەی کە ئێمە چاوەڕوانیمان لە دەسەڵاتە بێ، من وەکو خۆم ژنێکم باوەڕم بەوە نییە کە دەسەڵات بتوانێت خزمەتکە، بەڵکو ژنانی خاوەن ئیرادەن، ژنانی پێشەنگن دەبێ خۆیان ڕێک بکەن. هەڵبەتە دۆخی ئێستای ئەم ناوچەیە
پێویستی بە ژنانێکە کە پشتیان لە دەسەڵات و بەرژەوەندی کەسی بێ و ڕوویان لە کۆمەلگا و پرسەکانی ژن بێت. پێویستمان جارێ بەم ژنانە هەیە کە پێشنگایەتی بکەن و بەر لە هەر شتێک کار بۆ زهنیت گۆڕانکاری زهنیت بکەن، چکە من پێم وایە کێشەی ئێمە کێشەی زهنیە لە کەسێتی دەسەڵاتدارەوە بگرێت تاکتاکێکی ئاسایی کۆمەلگا مافەکانی ژن چەند بەڕەوا ئەبینێەوە لە ڕووی زهنیەوە چەند باوەڕی بە هەبوونی ژن و هاوسەنگی ڕەگەزی هەیە لە هەموو سێکتەرە جیاوازەکانە. ئێمە بیرمان نەچێت کە باسی کۆمەڵکوژی ژنانەکەم لە بواری کۆمەڵایەتیدا، ئێمە لە بواری سیاسیشدا ژنان بە هەموو شێوەیەک مافەکانیان پێشێرکراوە و ڕێگری ئەکرێ لە ژنانێکی کە خاوەن ئیرادەی ئازاد پێشنگایەتی بکەن بەڵکو بە پێچەوانەوە بەداخەوە ژنانێک کە بەداخەوە ئەڵێم کە ڕەنگە بۆ من ئەمە وتنێکی سەخت بێ، بەڵام ژنانێک ڕەنگە هەبن تەنها وەکو عقلیەت پیاوێک بن بەڵام هیچکێکی بەسەرەوە پیاوێک بێ بەڵام پرچێکی درێژی هەبێ کە بە باوەڕی من ئەمانە ناتوانن نوێنەرایەتی ئیرادەی ئازادی ژن بکەن نە لە سیاست و نە لە یاسا و نە لە پێگەی بڕیاردا. بەڵام ئێستا کاتەکە زۆر ڕەخساوەوە، زۆر باش ڕەخساوە بۆ خانەمان بۆ ئەوەی کە ئەوانەی خاوەن ئیرادەن کارێک بکەن بۆ دابینکردنی مافەکانی خۆیان و ئازادیەکانی خۆیان بە تایبەتیش لەم کاتێک کە سۆشیال میدیا یارمەتی دەرەکە هەموو کۆمەلگا نەک تەنها کۆمەلگای کوردی هەموو کۆمەلگەکان کراوە بن بۆ یەکتر و بۆ بەرەو جیهانی ڕۆژئاوا پێشکەوتوو. وەنیە بەدڵنیایەوە کاک دەخیل بەدڵنیایەوە من هاوڕای بەڕێستم ئێستا بەڕاستی ئازادی ژن پێویستی بەسەر لە نوێ پێناسەکردنەوە هەیە، پێویستی بە دیدێکی قوڵی زانستی فەلسەفی ئیدۆلۆژی کۆمەڵایەتی هەیە، پێویستە هەر چالاکوانێکی ژن هەر ژنێکی کە لە بواری تێکۆشانی ژندا چالاکیەکات بۆ خۆی سۆسیۆلۆگێک بێ بۆ خۆی کۆمەڵناسێک بێت کە بزانێت پرسەکانی کۆمەلگا چییە و چۆن ئاڕاستی بکات. بیرمان ئەو دیدە کۆنا لە شۆڕشی ژنجیان ئازادیدا وەکڵێت تێپەڕێنراوە ڕخنەکراوە ئەمڕۆ تارەخان کاتەکە زیاتر دەرفەتم پێ نادا. خانم تارە حسێن هاوسەرۆکی تەفگەری ئازادی لە سلێمانی لەگەڵمان زۆر سوپاس.